کۆتر لە نامەبەریەوە بۆ عەز و ئارەزوو خولیا بە شێوەیەکی ئەوەندە زۆر کەوا بکاتن لە پێش خۆر هەڵاتن لە سەربان کۆ ببنەوە. ئەو کەسانی کە دەیانێت بەشداری لەو پێشبڕچێ بکەن کە تایبەتە بە کۆتری فاو لە بەرەبەیاندا و لە پێش خۆر هەڵاتن لێرە کۆ دەبنەوە و هەروەها کۆترەکانیان دەفرێنن. دەمەوێت بچمە لای ئەو کەسانی کەوا خاوەنی ئەو پێشبڕچێن یاخود بەڕێوەبەرانی ئەو پێشبڕچەیە ینی بە چ شێوازێکەوە مەرجەکانی چین. بە خێراتنین گۆ دەکەین بەڕاستی ئەوڕۆ بەو سبینە خۆشەی ماندوونە ناسانە لەگەمە هاتینە. ئەمە مەرجی عامی فاوناسان لەگەر کۆمەڵە ئینسانەشی چاک ستافەشی جوان لە هەموو شارەکان لە زاخۆی هەتا بەسڕای لە هەر شارەی کۆترمان لە بۆ بفڕی ئەمە دەچین. هەر یەک تەڵەب بکبرێ کۆترم ئازرا ئەو کۆترش کۆتری فاوە. ڕێنمایەکانی چین کە کەسێک بی و بەشداری بکە بەخۆی ڕێنمایەکان لە کنەمە دیارە. ئەمە کلێشەمان هەیە ئیعلان دەکەین 6 مانگ جارێک مەقسەد دەرێن کلێشەی ئەو 6 مانگای ئەوەندەیە کۆترەکە دەبی سەعاتێک بفڕی بەلای کەمی سەعاتێک بەسەرەوە بفڕی. ئەوجا مەقسەد ئەمە بە قانونی خۆمان ئەوە یاسایە دەرێن دەبی 80 زۆر سوڕانی بکە. ئەوانەی عاشقی ئەو کۆترینە ئەوانە ئەو کۆتری دەناسن فاوناسن دەزانن 80 زۆر چییە کە تەلەفۆنمان لۆ دەکەن ئەوان دەزانن مەقسەد دەبینی لە 3 نەقسی زیاتر کۆترەکە بەم شەکەلی چارەم ڕەفزە ئەوان بەخۆیان تێدەگەن مەوزوعەکە چییە. جیاوازی نێوان جۆت گەمە و تاگەمە چییە ینی باوەش بینەران بزانن. بەخۆی جۆت گەمە کۆترەکان پێکەوە هەردەستنەوە پێکەوە ڕادەچێشن تا چیش یەک تاکەردەستی. یەک لە ئەکاونتەکەی خۆت لە ڤیددیۆکی باست لەوەیەکی کە ئەو کۆترانە مشتریان دەبی لە وڵاتانی دەرەوەش باسی ئەوم بۆ بکە. بەخۆی ئەلێرا کۆتر خاستان ئەو مەرجی عامی فاوناسان کە مەرجەکە بەڕاستگۆیی هاتیە بەڕاستگۆیی دەڕوە کۆمەڵە عکەمەکی چاک ستافەشی جوان هەمووی ئینسانی مسەقف یعنی لەوەی دوور کەتەوە کە پێشترێک کۆتربازی لەگە ڕێزم بەلات و پاتی دەکرا و ناوەچی ناشیرنی هەبوو. ئێستا ئەمە لەو قالبەی دەرمانهینایە ستافەکی جوان ئینسانی چاک ئینسانی ڕازگۆ ئەلێرە کە کۆتر داخلی ئەو مەرجەی دەبی عکەم کە ئۆکەی دەکا شاهادەی دەداتێت تەوقعی دەکەن عکەمەکان مەسەل دەبینی لە ئەوروپای لە وڵاتە جیاوازەکان لە ئیتاڵیا لە ئەڵمانیا لە بەریتانیا لە هەموو شارەکان لە هەموو وڵاتەکان مشتری هەیە تەلەفۆنمان و دەکەندێن کاکە ئەمە ئەو دوو کۆترەی فران مەسەد ئێستا دەبینی کاک عازی شوان قەساب دوو کۆتری داخل کردیا کۆترەکانی مشتری هەیە لە بەریتانیا کابرا هاتەوە لەگەری کاکە ڕەنجەی لە بەریتانیا هاتەوە دوونێ قسەم کردیا لەگەریان ئینشاڵڵا لەو چەند ڕۆژەی دەچین معاملەکەی دەکەین و بە ڤیدۆش براو دەکەینەوە ئینشاڵڵا. کاک سلێمان ئەو کۆترانەی کەوا ینی با بڵێن پلەی یەکەم دێنن نرخیان چەند زیاد دەکا. بەخۆی کۆترەکان بە عوکمی ئەوەی پارەی چاک دەبن جایزەی زۆر دەبن ئەوە زێڕە ئەو پارێ بەلای کەمی 2 ملیۆن دەبا ئەو جەما عادای ئەلخەزێ ڕۆژتانە کۆترەکان سعریان باش ڕۆیە. ئێستا یەک لەوانە کۆتری کاکە ڕەنجەی تقریبان 50 وەرەقیان دایتی پێش جێژنەی 50 وەرەقیان دایتی ئێستاش عالی عازر مشتری هاتەوە لە بەریتانی لە بۆ کۆترانەی پێش مەرجەکە چەندی دەکرد لە پاش مەرجەکەی 50 دایتە ڕاستە. ئافریم ئەگەر کۆترەکە نارم ئەو مەرجە چونکە بەڕاستگۆیی هاتیە خەرکە کەسی قەی بە عکەمەکانە ئێستا مەقسەد بابەتێک لە کنەنگۆ بڵاو بتەوە ئەنگۆ ڕاستگۆنە بە ڕاستگۆیی شتەکان دەبینن یعنی دڵنیانە خەرک سیقەی بەنگۆی ئەماش عکەمەکان سیقیان لەکن خەرچی دروست کردی کۆترەکە لە کنەمە لەو کلێشەی تێپەڕی کابرا ئەگەدە وەرەقە زیاد پێدا دەکڕی لۆ پێش مەرجەکەی لەوانەیە کۆترە 2 وەرەقی بکە کە داخل دەبی کۆترەکە دەڕوا لۆ 25 وەرەقە 30 وەرەقە لۆ 50 وەرەقی. یەکێک لە هاوکارەکانت باسی لەوە کرد کە ئەوانەی کە ئەو مەرجە دەکەن ینی زۆربیان تەمەنیشیان گەورەیە ینی بەس گەنج نینە ئێوەش هەر گەنجن ینی تا چەند تەمەن گەورەکانیش بەشداری و مەرجە دەکەن. بەخۆی ئەمە لەو مەرجەی ئەوە کۆکراوەیە گەنجەکان بە تەمەنەکان ناوەنجەکان پیرەکان خەریمەکان بەڵام یاسای ئەو مەرجەی بناغی ئەو مەرجەی گەنجەکان دایانایە لۆ ئەمە کە بیداد بم گۆ بە شێوازەکی ئەکادمی و زانستی ئەمە لە کنەمە فاوناسی ئەمە لە فاوبازیش دەرمانهینایە لۆیە عەزمان لە ناوەکەی ناشیرنە دەرێن فاوناسی کەوترەکەی دەناسینەوە لە هەر جێشی بی ئەوجا لە کنەمە هەموو تین و توێژەکان بەشداری دەکەن بە تەمەنەکان و گەنجەکان هەموو لۆ هەمووان وەچیەکە هەمومان یەکسانی بمبورەکە و پرسیارە دەکەم بەڵام ئەمە ئەو بابەتە زۆر ناو خەڵکی بڵاوە ینی بمبورەکە و شەش بەکاردێنم دەڵێن ئەو کەسانی کە کۆتربازن بە شاید ناچن تا چەند ئەم بابەتە ڕاستە بەخۆی ئەوە کاتی خۆی ئەو قسە هاتیە سەرزارەشەیە دەبینی کاتی خۆی کۆتربازی ناشرین بۆ بە شێوەی ناشرین کابرا لە سەبانان سوورای دەمەشای ماری خەرچ کردی کۆتری خەرچی گرتێنەدێتەوە ئێستا ئەوشتە نییە تێدەگەی لەوانەیە ئەو قسەکرایە لەوانەیە
بە هەزاران کۆتربازی بووتە شاید عاکمەکەش نەیزانیبی وایە بەڵام ئێستا ئەمە لە قالبی کۆتربازی ئەو شتەمان دەرینایە ئیمە بە مساقەفی تێدایە ئینسان کابرا ملازمە تێدایە عەقیدە تێدایە مهندسە تێدایە مامۆستایە بگرە ئەو ناوەی کە ئەو مەرجە کە ئێستا دانرایە مەرجی عامی فاوناسان ئەوە یەک لە عاکمە گەورەکانی شاری هەولێری ئەو ناوەی لە بۆ پێشنیارکردنیە شێخ یوسف چاوی ماز دەکەین ئەو خەڵاتانە چێ بۆتان دابین دەکاتن بەخۆی دەبینی ئینسانی باشەیە لەو مەرجەی ئینسانی چاکەیە کابرا مەقسەدم لە چ دێ ئەمە دەنێن لەو قالبەی دەرمان هینایە لە کۆتربازی کابرا دکتۆرە مهندسە پارەدارە تەلەفۆن لە بۆم دەکاتێ من 1 ملیۆن دەدەم ناویشم مەینە یعنی ها بزانە مەرجەکە چتە قال باشکە خەرکەک دەبینی کابرا پارەدارە ئەمەی خۆش دەوێت قسەکانی مە پێ خۆشە دەرێ کاکەم 500 زاری دەدەن ئەوجا ئینسان خەرچی زۆر لە پشت ئەو مەرجە ئێستا لە ئەوروپای شەوان هەموو شەوان زۆر بێ زۆری کاتەکان تەلەفۆن دەدەرێن بە هەموو شێوەچێمە پشتگیرینە هەرچی دەرێ لە خزمەت داینە ینی ئێوە کار و کاسبی خۆتان بەجێ هێشتووە تایبەت بە مەرجە بەخۆی عاکەمەکان زیاتر کە دێنە سەبانی ئەوانە زۆر ماندوونە ناسانە بەڕاستی بەڵام هەر کەسە و کار و ئیش خۆشی هەیە ئیمە دەبینی هەفتەی 2 جارە زاروێ هەفتەی 3 جارە زاروێ مانجی 4 جارە کە کۆتر بفری سبەینان دەچین ئەو 2 ساعتەی لە ئیشەکەی خۆمان دەگرین لە بۆ ئەو مەرەقەوەبی مەرەقە نەمرینە ناو ئەو خەرکەی عکەمەکان ئەرچیان چییە ئەو کاتێک کە کۆترەکە دەفرێنە ئەو کۆترەکە دەفری بیدایەت پێی لە عردی دەبتەوە هەتا دەستا ئاسمانێ ئەوەندەی دەگەڕێ ئەو مەودای ساعت و نیوەکە 2 ساعتە هەتا پێی دەستەوە دێتەوە سەعردی ئەمە دەفتەرمانێک کاکەیفی مورتکەی لەگە وەستا مەزیدی ئەوانە کاتبن بێستون ئەربیلی کاکە ڕێ بۆ چاوجوان ئەو کاکۆسەریش هاوکارمانە لەگەرمانە کاک هاوکار منتێک ئەو کۆترە هەرچ بکە لە ئاسمانی هەمووی لۆ دەنووسین بە تێبینی و ئالێرەش خەزم دەبی چی کردێ ئیتو ئی ئەو برادرش چی کردێ دێتە بەرامبەر یەک ئیتو جوانتربی بڕیار لە سەیتو دەدرێ ئەو ئامێری دەستیشت هەر بوو هەمان ئەو ئامێرە تەنیا لە بۆ هەندەگەمەی جوان دەکا کۆتر لەکنە من هەندەگەمەی جوان دەکا شتەکەم پێ جوانە دەژمێرم لەکنەوانش هەیە عین مەقسەد کۆترەکە دەبینی بە جوانی دەسوڕێ 2 لای دەکات 3 لای دەکات ئەوانە دەژمێرن لەبەر ئەوەی ئەو ئامێرە ئیشی عکەمەکی دەکا لە بۆمە لە باتیەوە یەکەشکە زیاتر بینین بەوەی دەژمێری دەستەکانت خۆش بیت چاوتان ماز دەکەم ئەمە زۆر سپاسین بۆ دەکەین بەڕاستی ئەزتتان کێشە